ما باران کرد تی دار پیچ کرد افجی راستی شرمکش مرواتیه را شرمکشی رزین کو ایرو بیجه قانون و نظام دموکراسی هنه ایران دبینی دنیا مروف بر تیاب چه مروف تی شوطان دوی مروف تی تاران کرد پارچه مروف باید ها و عرض دارو بر یک رد بیک بر چاوه دنیا هم سر سالا 21 دشیان دکی 1.3 میلیون جبه گهاندن حقیقه گهاندن ناسنامه های آزاد لی مخابنا ما گله کرد ایرو هم ببینید چهار پارچه کردستان چهار هلی کردستان ایش آزار رژیان دکی به نخواشی رژیان دکی لی دیسا هم سر بلندی که ام ایرو ام وای کرد خدا هم دانه کرد با سر کوک و خوازا خواه ئێمە دەزانین ئێوە توانیوتانە وەکو ژنی کورد ئەرکێکی هەرە قورسم بخەنە سەر شانی خۆتان چونکە ئێوە توانیتان خەباتێکی بەردەوام بکەن هەر لە سەرەتای مێژووەوە و هەتاوەکو ئێستا و لە هەمان کاتە ئێوە تەنها بوون کە توانیتان نەیەڵن خەتی داعش دزە بکاتە ناوچەکەتان شان بەشانی پیاوەکانتان توانیتان سنوورەکانی دەسەڵات و ناوچەکانی خۆتان و ماڵی خۆتان بپارێزن و لە هەمان کاتیشا خەباتان دووهێندە کردوتەوە لە ڕۆژئاوا و بوونەتە سیمبول ئەم سیمبولەش بووەتە سیمبولێکە لە هەموو گیان ژنی کورد بە شەرەفمەندی بە کەرامەت بە شۆڕژگێر بە شەرەفان بناسرێت. ئێستا بەیەکەوەین لێرە لە نزیکەوە حەزەکەین کە گوێبیستی بەڕێستان بووین لە ئازارەکانی ئێوە تێگەیشتین ئێمە ژۆک و تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان کە چەند ڕێکخراوێکین لە تۆڕێکا کۆبووینەتەوە کە ئەم ڕێکخراوانە هەر یەکە ڕێکخراوی خۆی هەیە و چەند کەسایەتێکی تایە و چەند لایەنێکی سیاسیشی تایە و ئێمە ئێستا هاتوین بۆ سەردانی ئێوە دیارە ئەو شتانی کە بیستومانە لە دوورەوانێ بەڕاستی لە دوورەوە بیستومانە لەسەر ژیانی ئێوە لەسەر ئەو مەئاساتانی کە لەم ڕۆژانەیە بەسەرتان هات لەسەر ئەو شتانی کە ڕوبەڕووتان بۆتەوانێ هەیە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسی ئەو شتانەمان هەموو گوێبیست بووە زۆر بەداخەوە بووین بەڕاستی چونکە هەموومان یەک ئازارمان هەیە هەمووشمان لە ئازارەکانی یەکتری تێدەگەین ئەزانین ئازارەکانمان چۆنەوە ئەزانین چۆنیش یەکگرتوو بین بۆ ئەوەی ئێمە هیچ نەبێت تۆزە لە ئازارەکانمان کەم بکەینەوانێ ئەوەی گوێبیست بووین لە دوورەوانێ بیستمان ئاگادار بین بەڵام دڵسۆزیمان بۆ ئێوەی بەڕێز ئەوە بوو کە خۆمان بین لە نزیکەوانێ ئەو ڕێگایە ببڕین و بۆ ئەوەی جۆمان لە ئێوە بوو خۆمان بینە ناو واقعەکە و واقعەکە ببینین بە چاوی خۆمان بزانین ئەو شێوە ژیانی ئێوە لێرایە کە بۆ ماوەیەکی ئاوە چەند مانگێکە حەساری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لەسەر ئێوە بەڕاستی نەخۆش هەین دۆغم هەین ئینسانی قەلب هەین gelek pirronî nexweşî wan hey em rê hotiya girtin em çi bikîn bê destî bin bêr ve tu bi diye herişya tu nediye marociya em birôymeyn em nodîn ser dilî wan bilhî belkî xwe xweşî rê vevit em cehvî mal wir yêş rê no vevit لە کۆمەڵی ئافرەتان ئەندامی کۆمەڵی ئافرەتان نوێنەری تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان ئێمە چەند ڕێکخراوێکین کۆبووینەتەوە لە ناو تۆڕێکە پێمانەڵێن تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان منی شەرۆک و هاوڕێکانم ئاماژەی پێەیە زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە ئاگامان لە ئێوەیە و چاومان لە ئێوەیە و هەموو چاومان لە یەکە و پێویستە ژنی ئەم کوردستانە هەموو پشتگیری یەکتری بین هیچمان شتێکی خراپمان نەوتۆ هیچمان شتێکی خراپ ناڵێن هەموومانەڵین پشتگیری ئازادی سەرفرازی سەرکەوتن نەکوشتنی نەوەکانمان نەکوشتنی مێردەکانمان نەکوشتنی براکانمان لە ناو نەچوونی خاک و ئاومان ئێمە هەمومان داوای ئەوە ئەکەین هیچ شتێکمان لە وڵاتە زلهێزەکان زیاتر و کەمترن نییە آزادی